یەکێکی کە لە پلانەکانیان نۆیەم پلان هاندانی عوام دژی مسلمانان و بەگژاکردنیان. وقال الملأ الذين كفروا من قومه لئن اتبعتم شعيبا إنكم إذن لخاسرون. تخوا چەند جار ئەمە بە ئێماڵێن و چەند جار بەم گەنجە مسلماناڵێن و کاکەمە زەرەری خۆتی تایە. خی گەورە فەرمێ ئەنجومەنی باڵای پیا و ماقوڵانی قەومەکەی شوعیب، ئەوانەی کە هەر لە قەومی پێغەمبەرەکان خۆیان بوون و ڕیشسپی و دەسەڵاتدار و خاوەن پارە و خاوەن ناو و خاوەن عەشرەت و خاوەن دەسەڵات بوون، بەڵام سوور بوون لەسەر دید و هەڵوێستی کوفری خۆیان بۆی ئەو ئیمتیازاتانەی لەبەر دەستیانایە لە دەستیان نەبێتەوە و نەفەوتێ بە خەڵکەکەیانەوت ئەگەر ببن بە شوێنکەوتی و شوعیب، یان ببن بە شوێنکەوتوی ئەم پێغەمبەرە، یان ببن بە شوێنکەوتوی ئەم ئیسلامە، یان شوێنکەوتوی ئەم مسلمانانە، یان ئەم حیزبە ئیسلامیە یا ئەم گروپە، حتمما زەرەرەکەن. ئەنجا لەم زمانە شەکە بە ئێماڵێنەوەڵێن کاکە تو ئاوا بڕوا زەرەرەکەی، ئەمە هەڕەشەیەکی شاراوەیە، یعنی ئەتخەینە ژێر ئەشکەنجە و زیندانەبی.